سڵاوتان لێبێم کاتان باش هیوادارم ڕۆژێم و لای قوبڵ بێت و تەندروست باش بن جا بۆی تەندروست باش بن زۆر گرنگە چۆن بەربانگەکەنەوە و ئەو کاتەی کە لە بەربانگ تا پارشە و چی ئەخۆن ئەگەر دیقەتی یاخو سەرنجی ئەم سفرە بن ئەمە و خواردنانەیە کە ئێمە ڕۆژانە پێی ئاشناین و زۆرمان خواردومانە جەنابەت کە نزیکی 14 بۆ 15 کاتژمێر بە ڕۆژوو بووی بۆی سود لە ڕۆژەکە وەرگری زۆر گرنگە یەکەم خاڵی دەستپێک چۆن بەربانگەکەیتەوە بە کام جۆری شیرینی بەربانگ ئەکەیتەوە ڕۆژەکە دەشکێنی بێگومان لەو کاتەیە تۆ هەڵبژاردە و لەبەردەسایە تۆ کامیان هەڵبژێری دیاری ئەەکەی کە ئایا سوودە بینی لە ڕۆژەکەت یا خوسی لێ نابینیت ئێستا لە شیرینەکان وەکو لەسەر سفرەکە دیارە خورما هەیە خورمامە شیرینێکی سروشتیە و لە خواردنێکی ساغە لە سروشتا هەیە لە بەرامبەر شیرین دەستکردمانەیە کە ئەمە بڕێکی زۆر شەکری سپیتایە و بڕێکی زۆر چەوریتایە بۆیە ئەگەر لە بینی ئەم دوانەیە بین ئەگەر بتەوە سوودوردی لە ڕۆژەکەت باشترە پەنابەری بۆ شیرینێکی سروشتی وەکو خورما کە لەو کاتەشە بەڕاستی ئێمە مێشکمان پێویستی بە وزەیە چونکە تەنیا بە شێوەی شەکر وزە وەرەگرێت بەڵام زۆر گرنگە کە سەرچاوی شەکرەکە سەرچاوێکی سروشتی بێ نەک دەستکرد و جۆرێکتر لەو خواردانەی کە ئێمە بەرچاومانەکەوێت لە بەردەستمانە ئەیبینین لە ڕەمەزانە ئەوی شەربەتی میوەکانە بەڵام شەربەتی دەستکرد کە هەر ڕەنگێک بێت بێگومان ئەم جۆرە لە خواردنەوەیە بۆ هیچ کەس تەندروست نییە جا کەسەکە ساغ و سەلیم بێ یاخود نەخۆشی درێژخانی یاخود قەڵەو بێ بۆیە باشترە خۆمان بە دوور بگرین لەم جۆرە وەکو سەرچاوەیەکی جێگرەوە بۆ ئەم شەربەتانە میوە بخورێت چونکە میوە خواردنێکی ساغە و پاکێجەکە واتە هەم ڕیشاڵی تایە هەم ڤیتامینەکانی تایە و هەم سەرچاوێکی باشی وزەیە بۆیە توانین پشتیوە بەسین وەکو جێگرەوەی بۆ ئەم جۆرە شەربەتانە بۆچی ئێمە باسی ئەوەکەین کە پێویستە کات بە خورما یاخود بڵین لەگەڵ میوەیە ڕۆژەکەتان بشکێنن نەکل بە شیرین دەستکرد و شەربەت لەبەری ئەمە کاریگەری لەسەر شەکری خوێن هەیە جا لە کەسێکی تەندروست بێت یاخود کەسێک کە شەکرەی هەبێت یاخود کەسێک قەڵەو بێت لەبەرەوەی کە خواردنی خورما یاخود میوە لەگەڵ یا تۆ ڕیشاڵ وەرەگری ئەم ڕیشاڵنی کە لەم پێکاتە خۆراکانە هەن و ئەکەنەوە شەکری کە لەم سەرچاوانە هەن بە هێواشی شەکری خوێن بەرزکەنەوە نەکو بە شێوەیەکی خێرا ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر کۆنتڕۆلکردنی شەکرە بە پێچەوانەوە ئەو خواردنانەی کە شیرین دەستکردن وەکو لوقمەخازی وەکو شیرینەکانی تر یاخود شەربەتی دەستکرد ئەمەوە ئەکات چکە ڕیشاڵیان کەمە بۆ ئەکات بە شێوەیەکی زۆر خێرا شەکری خوێن بەرز بێتەوە و ئەکید تۆکو کەسێک کە نەخۆی شەکرێت یا قەڵەویت ناتوانیت کۆنتڕۆڵی نەخۆشەکەت بکەی یاخود کێش دابەزێنی ئەگەر بەم شێوە ڕۆژوو بشکێنی و ئەگەری زۆرە ئەکید تۆ کێش زیاتر بێت و دۆخی تەندروستیت بەرەو خراپتر بڕات ئەگە سەرنج بن لەسەر سفرەیە برنجمان هەیە ئۆکەی لەگەڵ یا سەرچاوی ڕیشاڵمان هەیە کە زەڵاتەیە وەرەوها سەرچاوی پرۆتینمان هەیە لێرەیە کە باسی مریشەکەین بێگومان بۆ خواردنی برنج بە تایبەتی بۆ کەسانی کە شەکریان هەیە یاخود کێشیان زەد و قەڵەوە زۆر گرنگە لەگەڵ برنجە دوو پێکاتی خۆراکی هەبێت کە بخورێت یەکەم ڕیشاڵ دووەم پرۆتین ڕیشاڵ وەکو زەڵاتە ئەوی کە لە بەدەستی ئەمە هەو لەسەر سفرەکە وازەحەوەی بینی دومیان سەرچاوێکی پرۆتین لێرەیە کە مریشمان هەیە ئەکرێ ماسی بێت ئەکرێ پاقلەمەنیەکان بێت ئەکرێ گۆشت بێت بۆچی ئەمە گرنگە لەبەرەوەی ئێمە لە برنجە لە کۆتای شەکرمانەیە بەڵام ئەم شەکرێک کە لە برنجە هەیە سەرچاوەکەی سروشتیە برنج خۆی خواردنێکی ساغە و لە سروشتا هەیە بەڵام زۆر گرنگە کە وای لێکەین بە شێوەیەکی زۆر هێواش هەڵبمژرێت و هەزم بێت چۆن وای لێکەین بەبوونی ڕیشاڵ و پرۆتین کە باسمان کرد بۆیە زۆر گرنگە لەگەڵ برنجە دووشتمان هەبێت ڕیشاڵ پرۆتین بۆ ئەوی سوودی لێبینین زیانی لێوەرنەگرین لە هەمان کاتە ئەگەر شلەی سەوزەواتە بێ وەکو شلەی کوولەکە بێ بامێ بێت کەمانیش هەر سەرچاوێکی باشی ڕیشاڵن ئەکرێ سوودێکی باشی لێبینین بەبوونی زەڵاتە و سەرچاوێکی پرۆتین لەگەڵیە ئەم پەیامەم بۆ کەسانەیە کە نەخۆشی شەکریان هەیە وەکو باسمان کرد زۆر گرنگە لەگەڵ سەرچاوی کاربۆهایدرێت بۆ نمونە برنج ڕیشاڵ و پرۆتین بخورێت بەڵام بۆ کەسانی کە شەکریان هەیە باشترە تەسەسولی خواردنەکەیان ڕێخستنی خواردنەکەیان بە جۆرێ بێت کە سەرەتا ڕیشاڵ دواتر پرۆتین اینجا پرۆتین و ڕیشاڵ لەگەڵ برنج بخۆن چۆن بۆی ڕوونیکەینەوە ئەکرێتەوە کە لەسەر سفرەکەت زەڵاتە هەیە قاپێک زەڵاتە هەیە قاپێک سەرچاوی پرۆتین هەیە بۆ نمونە مریشک بە یاخود پاقلەمەنیەکان بێت و برنجمانەیە کە برنجەکە بە شێوەیەکی ڕاستەخۆ کاریگەری لەسەر شەکرە دروستەکات چۆن بتوانی زۆرترین سەدە لە برنجەکە بکەیت و شەکری خوێنە بەرز نەکاتەوە باشتر نیوی زەڵاتەکە بخۆی دواتر بەشێک لە مریشەکە بخۆی دواتر چی مایەوە لە زەڵاتەکە و لە مریشەکە لەگەڵ برنجەکە تەواویکەیت و پێکەوە بیخۆی بەم شێوە ئەتوانیت وەکو ڕێگەیەکی زۆر باش بۆ کۆنتۆکردنی شەکرەکەت بەکاری بێنیت بێگومان ئێمە لە خواردنەکانمانە دوو نوع شلە هەیە کە بینین بۆ کەسانی کە شەکریان هەیە قەڵەون باشترە ئەم جۆرە شلانە لەگەڵ برنجان نەخۆن یاخود لەگەڵ نان و برنجان نەیخۆن بەڕاستی بۆی یارمەتیان بات کە کۆنتڕۆڵێکی باش شەکرەکە بکەن و بتوان کێش دابەزێنن ئەو دوو جۆرە شلەش ئەکرێ بڵین قەیسی واروها پەتاتە چونکە ئەم دوو سەرچاوی ئەم دوو نەوعی شلێ سەرچاوەکان کاربۆهایدرێتە و ناکرێت تۆ
دوو سەرچاوی کاربۆهایدریت لە خواردەکان تا هەبێت لە کاتێکا تۆ قەڵەویت یاخود شەکرت هەیە. برنج کاربۆهایدریتە، قەیسی کاربۆهایدریتە، هەروها پەتاتە، بۆیە کە بەیەکەوە بخورێن ئەمە بێتە هۆی دروستبوونی لۆدێکی زۆر لەسەر ئینسۆلین، شەکری خوێن بە خێرایی بەرزە بێتەوە، بۆیە باشترە بەیەکەوە نەخورێت. بۆ کەسانی کە قەڵەون یاخود شەکرەیان هەیە باشترە برنج لەگەڵ شلێکی ترا بخۆن کە سەوزەواتە، وەکو باسمان کرد کولەکە، بامیە یاخود هەر شلێکی تری سەوزەوات کە ڕیشاڵی تایە، بێگومان لەگەڵ بوونی زەڵاتە وەروەها سەرچاوێکی پرۆتین. باسی ئەومان کرد کە شیرین دەستکرد بە هیچ شێوە نەخورێ باش، چونکە خواردنێکی ساغ نیە، خواردنێکی پرۆسسکراوە، شیرینی بەرزە، شەکری بەرزە، شەوری بەرزە، بەڵام هەنێک کەس بەڕاستی هەر وەکو کلتورێک لە مانگی ڕەمەزانە شیرینی ئەخۆن. جا ئەم ڤیدیۆم بۆ کەسانەیە بۆی کەمترین زیان وەرگرن لەم شیرینی خواردنیان، چونکە هیچ سودێکی نییە، بەڵام بۆی کەمترین زیان وەرگریت باشتر وایە بەم شێوە بیخۆی کە پێتەڵێم. زۆر باشە، کەواتە چۆن بخورێت بۆ ئەوەی کەمترین زیان وەرگرین؟ یەکەم بڕێکی زۆر کەمی لێ بخورێت و هەموو ڕۆژە نەخورێت، و ڕۆژانەشی کە ئەیخۆیت باشتر وایە دوای ژەمێکی سەرەکی بیخۆی کە ڕیشاڵی بەرز بۆ ژەمەکەت و هەر لە ئەمە کاتە پرۆتینی بەرز بووە. بۆ نمونە زەڵاتێکی باشە خواردووە، مریشکی تیا بۆ ژەمەکەت وەکو سەرچاوی پرۆتین، و لە هەمە کاتە بڕێکی زۆر برنج نەخوارە. دوای ئەم ژەمە ئەکرێت تۆ شیرینەکە بخۆی وە زیانی زۆرە پێ نەگەیەنێ. بێگومان بە هیچ بڕێک پێش خواردنی سەرەکی شیرینی سوودی نییە و زێرێکی زۆری هەیە، چونکە شەکری خوێن بە شێوەیەکی سەریع بەرز دەکاتەوە. و لە کۆتاییە ئەوەی کە باسمان کرد مانای ئەوە ئەگەێنێت تۆ خۆت بەدەستی خۆت قەرارەی و کاتێک کە بەربانگەکەیت و تا کاتێک کە پارشێ وەگریت سود لە ڕۆژەکەت وەرگیت لە ڕووی تەندروستیەوە خۆ سودی لێ نەبینیت. ئەوم بکەی بەدەستپێکێ بۆی دوای ڕەمەزان بەردەوامی لەسەر ژیانێکی تەندروست و سودە تەندروستیەکانی خواردنەکەت بەردەوام لەگەڵ تا بێت. سمارت وەرچەرخانە.